بە خێراتنی خوێندکارانی کۆلێژی تەکنیکی تەندروستی ئەەکەم لە گروپی برایت ئین دە دارکنێس بڕۆ باسی ڕۆژوگرتنەکەین. خۆتان نەزانن ڕۆژوگرتن سوودی زۆری هەیە بۆ لەشی مرۆڤ و یەکێ لە سوودەکانی ئەوەیە کە ڕێژەی نەخۆشەکانی دڵ و ڕێژەی نەخۆشەکانی دڵ و بۆرەکانی خوێن کەمترە لەو کەسانی کە بە ڕۆژوە بن. واروها سەلمێنراوە کە بەرزبوونەوەی پەستانی خوێن کەمەکاتەوە و لە هەنێ توێژینەوەش ئەو سەلمێنراوە کە نەخۆشی شێرپەنجە کەمەکاتەوە. واروها کەمکردنەوەی چەوری ناو خوێن و کێشی لەش کەمەکاتەوە. خۆتان دەزانن کە زیادبوونی کێش کاریگەری هەیە بۆ سەر چەندین زۆری نەخۆشی بەرزبوونەوەی پەستانی خوێن، توشبوون بە نەخۆشی شەکرە، واروها توشبوون بە نەخۆشەکانی دڵ و بۆرەکانی خوێن. واروها وتمان بە ڕۆژوبوون ئەو کاتێک کە ماوەیەکی 12 بۆ 14 ساعت تۆ بە ڕۆژوەبی نوێبوونەوەیەک لە خانەکانی لەشی مرۆڤ ڕۆئایەت و لە هەنێ مادەی زیان بەخش خۆی دەربازەکات. بەڵام لە هەمان کاتیشا بە ڕۆژوبوون هەنێ ئەو کاریگەری لاوەشی هەیە لەسەر لەشی مرۆڤ. بۆ نمونەیەکی لەوانە هەستکردن بە سەرێشە. ئەو کەسێک کە تووشی سەرێشە بێت بە ڕۆژوە بێت لەوانێت تووشی سەرێشە بێت بۆ چونکە لە ڕێژی شەکل لە خوێنیان کەمە بێتەوە. واروها لەوانەیە ئەو کەسە ڕاهاتی بێت لەسەر بەڕووتنی چاو قاوە کە مادەی کافاینی تیە. بۆ ئێمەوە ئامۆژگاریانەکەین کە لە کاتی بە ڕۆژوبوونە لە کاتی پاشێوە توانێت قاوەیەکی خەست بخوایە خۆت چایەکی خەست بخوا بۆی کە ئەو ڕێژەی تیا بێت کە تووشی سەرێشە نەبێت و خواردنی پڕ شلەمەنی زۆر بخوا لە کاتێکە کاتی بەرمانگ بۆ کاتی پاشێو. خاڵێکی تر ئەوەیە کە دڵەقزێ زۆر کەس لەوانی کە بە ڕۆژوە ئەبن تووشی دڵەقزێ ئەبن. بۆچی؟ لەبەرەوەی کە ترشەڵۆکی گەدە زیاد ئەکات ئەبێتە هۆی سوتانەوەی بەشی خوارەوەی سورێنچک کە هەست بە ناڕەحەتیەکەی لە بەشی خوارەوەی سورێنچکدا. چی بکەین بۆ ئەوە باشە؟ ئەبێت ئەو کەسە کە نانەخوات دوای بەربانگ شلەمەنی زۆر کە ئەخواتەوە یەکسەر پاڵ نەکەوێت بە دوای ئەوەیە، چونکە بۆ کە پاڵەکەوێت هێنێکی ستونی دروستە بێت کە دەرچەی سورێنچک ئەگەر لە هەندێک کەسا شل بێت بە ئاسانی ترشەڵۆکە ئەچێتە ناو بەشی خوارەوەی سورێنچک و ئەبێتە هۆی ئەم ناڕەحەتیە. بۆیەوە ئامۆژگاریەکەین کە ئەو خواردانەی کە تونە کە زۆر چەورە سوورەوە کراوە کەمتر بکرێتەوە. خاڵێکی تر ئەوەیە کە کۆنستیپێشن واتە قەبزی، بە تایبەتی ئەو کەسانی کە بە ڕۆژوە بن بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆر شلەمەنی ناخۆن و لەوانێت تووشی قەبزی ببن. و ئێمەش ئامۆژگاریانەکەین کە بە ڕۆژوبوونی تەندروست چۆنە تۆ ئەبێ لە کاتێکە کە بەربانگەکرێتەوە ئەبێ زۆربەی زۆری کاتەکانی تۆ گرنگی بی بۆی کە شلەمەنی زۆر بخۆی، ئەو مادانە بخۆی کە ڕیشاڵی زۆرتیاوەکو لە میوە سەوزە بۆ ئەوی کردداری جوڵانی ڕیخۆڵەکان زیاتر بکات و شلەمەنی زۆر بخۆی بۆ ئەوەی شوشکبوونەوە لە ڕیخۆڵەکان تا ڕوونایەت. خاڵێکی تر ئەوەیە کە وشکبوونەوە. زۆر کەس تۆ کە بە ڕۆژوو ئەبی زۆر کەس دەمولێوی وشکە بێتەوە یا هەنێک کەسێ پاشێو ناکات. زۆر جار بینیمە لە هەنێ خێزانە کە بەبێ پاشێو بە ڕۆژوە بن. ئەوەش هەر هۆکارێکی لاوەکی زۆرتری هەیە وەکلەوەی کە یەکێکە ئەتوانێت پاشێو بکە. تۆ وەکو وتم لە پێشتریش ئەو خواردانەی کە زۆر تون و زۆر سوێرە و هەروە زۆر سوورەوە کراوە یان چەوری خەستە وا باشترە کەمتر بکرێتەوە. بۆچی؟ لەبەرەوەی ئاوی زۆرترێت زیاتر هەست بە وشکبوونەوەکەی یان چاو قاوەی زۆر لەو کاتانەیە ئەویش هەربێتەوەی کە مودەڕیڕەواتە میز زۆرەکەی لەو کاتانەیە. بۆیە هۆکارێکە لە وشکبوونەوە کەمتر بکرێتەوە و شلەمەنی زیاد بکرێت. خاڵی پێنجەمیان کە باسی کەم خوێنیەکەین و لە زۆر توێژینەوە باسکراوە کەسانێک کە لە مانگی ڕەمەزانە کە بە ڕۆژوە بن لەوانەیە جۆرێک لە جۆری کەم خوێنی ڕووبات ئەگەر بێت و بڵین خواردنی تەندروست نەخۆی. ئێمە زۆر کەس کە بە ڕۆژوو بێت زیاتر گرنگیە بە خواردنی شیرینیەکی زۆر خوا لە کاتی بەربانگە. ئەم شیرینیە وا ئەکات کە تۆ خواردنەکانی ترت بۆ نەخورێت، ئەو خواردانەی کە بە سوودە. تۆ مانگی ڕەمەزانی پیرۆز بۆ دانراوە کە لەو کاتانی کە تۆ بە ڕۆژوو ئەبی کاتێکە بەربانگش خوێنیت ئەبێ ئەو خواردنە بە سوودانە بخۆی کە لە خواردنی سروشتی پێکاتوە
سەوزەیەکی زۆر میوەیەکی زۆر ئەبێ خواردنانە بخۆی کە ئاسنی زۆرتیایە وەکو دانەوێڵە وەکو نیسک شۆربای نیسک دانەوێڵەکانی تر بە هەمووی وەروەها چەرەزات کە بەشێکی زۆری ئاسنتیایە گۆشتی بڵین خواردنەکانی تری بەحری واتە وەکو ماسی ڕۆبیان ئەوانە کە ڕێژەیەکی بەرچاو ئاسنیشی تایە و هەم بۆی ئەو کەسە ئاسانیە پارێزی کە تووشی کەم خوێنی نەبێت.